بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر ئەو هەوڵە فرەلایەنانە دەکەین کە لە ئێستادا هەم بۆ تێکدانی کۆمەڵگە هەم بۆ تێکدانی خێزان لەسەر ئاسی پەرلەمان بێت لەسەر ئاسی حکوومەت بێت لەسەر ئاستی ڕێکخراوەکان بێت لە مەسلەی جێندەر و مەسلەی هاوڕەگەزبازی و لە ماوەی ڕابردووژە لەسەر ئاستی پەرلەمان پرۆژە یاسای تونوتیژی خێزانی هەبوو و کۆنتڕۆڵکردنی خولەکانی قورآن هەبوو لەلایەن حکوومەتەوە لەسەر ئەم پرسانە دەوەستین و لێکەوتەکانی مەسلەی جێندەر و هاوڕەگەزبازیش لەسەر هەرێمی کوردستان لەسەر خێزان لەسەر کۆمەڵگا باز دەکەین لەگەڵ ڕێک لە بەڕێزان دکتۆر مەسەر خۆراسانی زانای ئاینی لە هەورێرەوە هەروە بەدریا ئیسماعیل پەرلەمانتاری کوردستان. سەرەتا ئەگەر لە کاک دکتۆر مەسەرەوە دەست پێکەین کاک دکتۆر سوپاس بۆ ئامادەبوونتان بەرلەوەی کە بچینە سەر مەسلەی جێندەر دەمەوێت سەرنجی بەڕێز بزانم هەفتەی ڕابردوو دادگای فیدراڵی مادەی 18 یاسای باری کەسێتی هەرێمی کوردستانی هەموار کردەوە کە باسی لەوە کردبوو ئەگەر پیا و ژینی هێنا ژنی یەکەمی مافی ئەوەیە کە لێی جیاب بێتەوە. سەرنجتان چی بووە ئەم بڕیارە سوودی هەیە بۆ کۆمەڵگە کە دراوە و سوودەکانی چین؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه وأمته أجمعين. دەستخۆشی بۆ جەنابتان بۆ هەڵبژاردننی ئەم بابەتانە پێویستە هەموو لایەکمان بەڕاستی وشیارانە مامەڵە لەگەڵ ئەو هجووم و ئەو بێئەدەبی و سوکایەتیانە بکەین کە لە ڕابردوودا و لە ئێستا و لە داهاتووشا دوژمنان و ناحەزانی ئەخلاق و دین و وڵات و نیشتیمان بەردەوام سەنگەریان گرتووە لە پاکەکان و لە پاکێتی و لە شتی باش لە وڵات و لەم نیشتیمانە وەکو ماڵ و سرت و سامانمان هەمووی بە فیرۆ ڕۆی ئەخلاقێک ماوە شانازی پێوە بکەین ئەو ئەخلاقاش شان و قۆڵی نامەردایەتیان لێ هەڵماڵیەوە بۆ نەهێشتنی بۆ ڕوخاندنی خی پەرۆگار هەموو لایەکمان پارێزیوە ئەم میلەتە خێر لە خۆ نەدیوە پارێزەیە کە میلەتێکی کەم سەدان و هەزاران ڕێکخراو بربووەتە گیانی وەکو حەوشار ئەوێ لە بناهەڵی تەکێنێ. ئەو بابەتەی کە ئاماژەت پێدا لە ساڵی 2008 هەموارێک کرا لە پەرلەمان بە فیتی کۆمەڵێ ڕێکخرا و کۆمەڵێ خەڵکی نەفام نەزان سادە و ساکارانە چوونە ژێر باری پرۆژە سەقەتەکانیان ئەو باری ئەحوال شخصیە جوانەی ئەو قانونی ئەحوال شخصیە جوانەی عێراق کە خەڵکی بیرمەند و عاقڵ و هۆشمەند لەسەر مەزاهیبی ئیسلامی دایان ڕشت بوو هاتن هەموارێکیان کرد بە ناوی ڕێگرتن لە بابەتی فرەژنی بەوەی کە کۆمەڵی قەید و قیودیان بۆ دروست کرد کە هەر کەسێک پرۆسەی زەواجی دووهەمی ئەگەر کرد یعنی دەبێ خێزانی یەکەمی ڕازی بێ و ئەگەر بێت و قبوڵی نەکە ئەتوانێت داوای جیابوونەوە لە هاوسەرەکەی بکاو بەس بۆ ئەوەی کەوا یعنی گرفتی زیاتر بۆ ئافرەتان دروستکەن خۆمە حەلی و چارەسەری گرفتی ئافرەتانی نەکرد بۆ ئەوەی کەوا خەڵک ببەستنەوە پیا و بەستنەوە بۆ ئەوەی پرۆسەی زەواجی دووهەم نەکا بەڵکو کێشەیەکی تریشان بۆ ئافرەت زیاد کرد هەروەکو گرفتیان بۆ ئافرەت زیاد کرەوە ئافرەتە قەیرە و بێوەژنانەی کە ماونەتەوە بۆی کەس نایانخوازێ و گرفتێکی هێچگار زۆریان بۆ دروست کرد لەلایەکی تریش گرفتیان بۆ ئافرەتی یەکەمیش دروست کرد گەرا و ڤایرۆس و میکرۆبیان خستە ناو مێشکیان بەوەی کە داوای تەلاق بکەن و محکەمە بڕیاری ئەوەی هەبێ دەسەڵاتی ئەوەی هەبێ تەفریق بکا لە مابینی هاوسەرەکانە بۆیە دوای ئەوەی کەوا ڕێژەیەکی هێچگار زۆری تەلاق زۆر بوو و ئەم بابەتەش خەڵکێک کە پرۆسەی زەواجی دووهەمی کرد خێزانی یەکەمیان هەڵنا بۆ ئەوەی کەوا جیاب بێتەوە و محکەمەکانیش دادگاکانی ئێمەش ئەم ڕێخۆشکردنیان دروست کرد بۆ ئافرەتانی یەکەم کە داوای تەلاق بکەن و تەفریقیان بۆ کردن لە کاتێکە ئەمە مادەم بەپێی شەریعەتی خی پەروەردگار پیا و مافی خۆیەتی دوو ژن بێنێ سێ ژن بێنێ چوار ژن بێنێ و تەفریقیان دروست کرد لە مابینی هاوسەر و خێزانی یەکەمیە ئەم تەفریقە ئەم تەلاقە تەلاقێکی ئیجحافیە تەلاقێکی زوڵمە و ئەم تەلاقە ناکەوێ بەپێی فتوای زانایان لە کوردستانە لە 15/6/2021 پێم وابێ ئەڵێ داوا لە زانایانەکە هیچ ئافرەتێک هیچ ئافرەتێک مارە مەبڕن لە پیاوێکی تر ئەگەر بێت وەم ئافرەتە جیابوو بێتەوە لە هاوسەرەکەی لە ڕێگای محکەمەوە بە هۆکاری ئەوەی کەوا هاوسەرەکەی ژنی دووهەمی هێناوە چووکەم مادەم حەڵاڵە و خوا ڕێگەی پێداوە مەمنوعە شەرعەن ئەم ئافرەتە هەر خێزانی ئەم مێردەکۆنەیە
بۆی نییە مێرد کاتەوە و تڵاقی ناکەوێ ئەو محکەمە بڕیاری ئەوەی نییە توانە و دەسەڵاتی ئەوەی نیە ئافرەتە تڵاقدا محکەمە کاتێک بڕیە ئەتوانێ تەفریقێک دروستکە ئەگەر پیاوێک زوڵم بکە لە خێزانەکەی بیچەوشێنێتەوە ناڕەحەتی کە و بڵێ وەڵام من تعلیق ئەەکەم وەکو بڵێ زوڵمیشی لێ یەکەم و نایشی ئەڵم مێردکەیتەوە بەو شێوازە ئەلەم بابەتانە یا پیاوێک غائب بێ لە خێزانەکەی دوورکەوت بێتەوە ئەلەم بابەتانە توانە و دەسەڵاتی ئەوەی هەیە قاضی وەلی من لا وەلیە لەهو یا سوڵتانی هەیە و توانە و دەسەڵاتی ئەوەی هەیە تەفریقێک دروستکە لە مابینی پیا و ئافرەتێکە ئەگەر بێت و نەگونجان بۆ یەکتری ئەو دەسەڵاتەی نییە پیاوێک ژنی دووهەمی هێنا بەپێی شریعەتی خوا کە خوا مافی داوە پێی یا سێهەمی هێنا یا چوارەمی هێنا بێ دەست خاتە ناو کاروباری ئەم خێزانە مناڵەکانی سەرگەردانکە واو ئافرەتە جیا کاتەوە دوێنێ لە هەڵەبجەوە پیاوێکی بەڕێز تەلەفۆن بۆم نەکاڵێ من خێزانی دووەم هێنا محکەمە بە زۆر ژنەکەیان پێ تەلاقدام 20 میلیۆنیان لێ سندم و ئێستا بەپێ ئەو فتوایە ئەم ئافرەتە هێشتا نیکاحی هەر لە ژێر نیکاحی ئەم مێردە کۆنایە چۆتەوە مێردێکی تری کردوێتەوە مێردەکەی تریشی هەتا بۆی ئیهانەیەکا و ئەی چەوسێنێتەوە و پێڵێ کاکە من مێردەکەی خۆم بەجێ هێشتا هاتم بۆ لای تۆ بۆی ڕێزم بگری ئەڵێ پیاوە نوێەکەی پێڵێ ئەڵێگە وەفاتە بایە بۆ پیاوە کۆنەکەی بۆ پیاوەکەی قەدیمت وەفات ئەبوو وەفات بۆ ئەو نەبوو بێ بۆ منیش نابێ بۆ سەد پیاوی من تریش من نابێ کەواتە ئەم بابەتە بابەتێکە بە زوڵم بە تاوان بە گونا لە ساڵی 2010ەوە ئەم هەموارە کراوە پەرلەمان هەڵەیەکی هێجگار گەورەی کردووە محکەمەی عێراقی ئەم هەڵانە دوای ئەوەی حاکمە دڵسۆزەکان زانیان ڕێژەیەکی هێجگار زۆری تڵاق ڕووی داوە جیابوونەوەیەکی زۆر ڕووی داوە هیچی ئەم تڵاقارش نەکەوتووە و ئەم مارە بڕینارش نەهاتووە لە مێردی نوێیان بۆیە بە باشیان زانیکەوە ینی بیدەنە قانونی عێراقی کە هەڵی وەشێنێتەوە بڵێ ئەم یاسایە پێچەوانەی شریعەتە و پێچەوانەی دەستور و یاسا و قانونی ئەحوالی شخصی عێراقیە و ئەبێ لەغوو بکرێتەوە بەڕاست باشە بەس دکتۆر بە کورتی بێیانی لێکەوتەی زۆری هەبوو چکێ سەر هەم ئەو بریارەی دادگای فیدراڵی بڵین تەنا بڕگەیەکی مادەی هەژدەی یاسای ژمارە 15 2010 هەمواری باری کەسێتی هەڵۆشاندۆتەوە دەنان لە هەمان یاسە لە مادەی یەکەم دووبارە بڵێن هێنانی ژنی دووەم پێویستی بە ڕەزامەندی ژنی یەکەمە ینی ئێستا هەرەوە هەرماوە ئەو بڵین لەم پەرە بەس لێکەوتەی هەیە بوو ئەوی پێشەکەم طبیعی ئەم دێمەولات بڵێ ئەم کۆمەڵی هەموار کراوە با من ئەمە تەواوکەم کۆمەڵی هەموار کراوە ئەم هەموارانە هەمووی سەقەتن دەبێ بەڕاستی ئەو بڕیارانە بێتەوە لیژنەیەکی پسپۆر لە دادوەران لە حقوقیین لە مافناسان لە زانایانی ئاینی و بەراوردی کاتەوە یا بچێتەوە سەر یاسا کۆنەکەی ئەحوالی مەدەنی ینی ئەحوال شخصی کە لە عێراقا هەیە و قانونێکی جوانە و لە ساڵەکانی حەفتاکان چلەکان پەنجاکانەوە نووسراوەتەوە بەبێ ئەوەی مافی هیچ کەسێکیشی پێشکەل کرد بێ بەڕاستی ئەبێ بگەڕێتەوە سەر ئەساسە باشە دێمەولات کاکتۆر بەدری خان جەنابشت بەخێر بێ سوپاس بۆ ئامادەبوونت دینی سەر مەسەلەی جێندەریش بەس دەمەوێت سەرنجی بەڕێز بزان مەسەر و بڕیارەی دادگای فیدراڵی چکە هەندێک خەڵک بە ناوی ڕێکخراوە بە ناوی ئەوە ڕخنەی لێ دەگرن هەرچەندە بڵێ ئاین پیرۆزی ئیسلام چەند ژنێتی داناوە نەک فرەژنی ئەمەش کۆڵە مەرجوو ئەوانەوە سەرنجت چی بوو لەسەر ئەو بڕیارەی دادگە بەنای خۆی بەخشندەی میرەبان سوپاس بۆ جەنابەت کاک حەکیم بۆ ڕەخساندنی ئەم بابەتاوە بە خێراتنی جەنابی کاک دکتۆرەکەم ئێستا بارەت بۆ بڕیارەی دادگای فیدراڵی طبعا ئێمە بێوەمان لەبیر بێ بە پێی مادەینەوە دوودووی دەستوری عێراقی ئەو بابەتە دروست بووەوە مادە چواری هەر دەستوری عێراقی بڕیارەکانی یەکلا و پابندن بۆ هەموو بڕیارەکان سەبارەت بە ئەو بابەتە بابەتی تعدود بابەتی چەندژنی کەوتمان فرەژنی گشتگیرە ئەمە مستەڵەحێکی نادروستە وەکو جەنابی مامۆستا عەلی باپی لە کتێبەکەی داڕۆنی کردوتەوە لە زۆری لە سیمینارەکانە تیشکی خاتە سەر کەوتت فرا ئەنیواتە زۆر بەس ئەم زۆریە ئیسلام ئابوو شێوە ڕەهاییە داینەناوە تەنها چوار ژنی حەڵال کردو بە پێی نەسی خوا بە پێی دەقی قورئان کە ئەمە چەند ژنێتیە بابەتی بۆ نمونە قەدەغەکردن یا هەڵوێستە لەسەرکردن یا دژوەستانەوەی بەرامبەر بە ئەم پەیامە خواییە ئەمە هێڵی سوورە ئەمە دەست بۆ بردننی بەڕاستی زۆر حاڵەتێکی نەئاسایی دروست دەکات لە هەرێمی کوردستان کە زۆرینەیەکی زۆری موسڵمانە و
ئەو کەسەی کە یعلانی ئەو بابەتاکە وێنای ئەکا بە بابەتێکی بەدڕەوشتی، بە بابەتێکی نەئەخلاقی، بە بابەتێکی لەشفرۆشی، بە بابەتێکی تاوان، بە بابەتێکی جەریمە، بەڕاستیە بێ خۆی ئەو کەسە ئایا خاتوونە یاخود ڕەگەزی بەرامبەرە مەفروزە بێدینی خۆی ئیعلان بکا بۆ ڕایگشتی، مەفروزە خۆی تەبەڕا بکە، مەفروزە خۆی تەبەڕا بکە. منیش مەبەستم ئەو خاڵەیە ئەگەر ئەو خۆی بە ئیماندارە زانێ، خۆی بە باوەڕدارە زانێ، باوەڕی بە نیزامی خوا هەیە، بە پەیامی خوا هەیە، بە منهەجی خوا هەیە، بەو نەسە خوایی هەیە کە بەلاغی خوایە، خوای پەروەردگار هیچ شتێک بە بێحکمت ناکا و ئەکید ئەم بابەتێ بۆ چارەسەر بۆ سەرزەوی ناردووە، تۆ هاتووی دژی پەیامی خوا، کەلامی خوا، فەرمودەی خوا، قورئان ئەوەستیتەوە، کەواتە تۆ مادەم بەرامبەر بە پەیامی خوا و ئاەتی قورئان ئەجەنگی ئەبێ بێباوەڕی خۆت ئیعلان پێ بۆ ڕایگشتی. دەیوەرە ئایا ئەو جەریئە و ئەو جورئەتت هەیە بە عەلەنی بۆ ڕایگشتی بڵێ من بێ باوەڕم، من کافرم، من باوەڕم بەخوانیە، خوایەک بوونی نێ هەتا دوایی. بۆیە ئەمە بەڕاستی شەهەنی هەڵوێستە لە سەرکردنە، مەفروسە خەڵکی هەرێمی کوردستان لەسەر ئەم بابەتە، لەسەر ئەم قسە نەشیاوە بێنە دەنگ، قبوڵی نەکەن و جێگەی قبوڵ نەبێت. تەنانەت مەفروزە نەک سکاڵایەک چەند سکاڵایەکی لەسەر تۆمار بکرێ لەبەرەی سوکایەتی بە پەیامی خوا و بە کەلامی خوا کردو. بەتەکید بەخوای ڕەبولعالەمین کاتێک کاوتمان بۆ هەر بابەتێک ئاەتی خوای دابەزان حکمەتێکی تێدایە. ئێمە من حەزەکەم زۆر چۆنەڵی حاڵەتێکی نۆرماڵ بە و پڕی دڵ ئارامی و بۆ خەڵکی هەرێمی کوردستان، بۆ ئافرەتانی ئیماندار و بۆ ئافرەتانی خۆشمان ئەم بابەتە ڕوون بکەینەوە بۆ براکانی خۆشمان. ئێمە بەڕاستی خوشک و برابێکەوە هەردوو لەمان تاواوکەری یەکترین. بابەتی چەندژنی، بابەتی تەعەدود، بابەتی ئەو نەسەخوایی کە هاتووە، ئێمە وەکو مسلمان، وەکو قورئان خوێن، وەکو ئەهلی دین، وەکوی کە باگراوندێکی ئیسلامی و قورئانیمان هەیە، وەکو ئەو عەقیدە و بیر و باوەڕێک کە هەمانە هێڵی سوورە دەست بۆ بردننی ڕەتکردنەوەی دژوەستانەوەی. بەڵام وەرە تۆ وەرە تەعبیرێک وە تەفسیرێ وە تەویلێکی جوان بۆ ئەم نەسەخوایە بکە. خوای ڕەبولعالەمین کۆمەڵێک بۆ نمونە شەرت و مەرجی داناوە کە وتمان ئەرکی بە مرۆڤەکان سپاردووە، مافیشی بۆ دیاری کردووە کە خوای ڕەبولعالەمین لەلایەن خۆی و مافی بۆ بەندەکانی دیاری کە داوای بەندایەتی بوونی لێەکە. کاتێک کە بۆ نمونە ئەم بابەتەی حەڵال کردە بۆ پیاوان، ژنێک تا 4 ژن بێ حکمت نییە، پێدەچێ هەر لە شەرقی ئەوسەددا لە وڵاتانی دراوسێمان دەکات حەکیم لە هەندێک شوێن وا بخوازێ کە پیاوان چەند ژنیان هەبێ. باشە لە هەندێک شوێن لە شەرقی ئەوسەددا کە من نامە ئیشارەی پێ بدەم دەبێتە شەرم، دەبێتە شوورەیە گەر پیاوێک تەنانەت 4 ژنیشینە بێ. باشە و جاری وایە پێدەچێت لە وڵاتێکدا جەنگ بەرپا بێ بە جۆرێک لە جۆرەکان یا پێچەوانەکەی ئافرەت زۆر بێ فیتنە بەرپاب بێ. خوای گەورە بۆ چارەسەر ئەم بابەتەی دانا، بەڵام لەگەڵەوەشدا نەواجبی کردووە وەنا سونەتێکی شەکە بە سونەت زۆر لە بەڕێزەکانمان برای باوەڕدارەکانمان بە سونەت ناوی دەبن. مباحە واتە دروستە ڕێگە پێدراوە. ئاەتەکە کە هاتووە بەها کە باز لە 4 ژن دەکا 1 2 3 تا 4، بەڵام هاتۆ کۆمەڵە قەیدی داناوە. تۆ ئەگەر عادل نەبووی، ئەگەر دادپەروەر نەبووی، ئەگەر هاوسەنگیت ڕانەگرت، ئەگەر توانای داراییت نەبوو، نەتوانی شکۆی خێزان و ماڵ و مناڵ و ئەفراد و کوڕ و کچەکانت پارێزی کۆی جەنابی کاک دکتۆر ئیشارەی پێدا، ئەگەر تەعەدود و چەندژنی بووە مای هەڵوشانەوەی خێزان، بووە مای تێکچوونی ژینگەی خێزان، بووە مای بەربادبوونی کوڕ و کچەکانت، بووە ماوەی ئەوەی کوڕەکانت سەنگەرت لێ بگرن، ڕوو لە دینێکی تر بکەن، ئەوە بەڕاستی دەستی بۆ نەبرێ باشترە. بەڵام ئەوەش بەڕاستی پیاوی خۆی ئەبێ ئیدارەدانی بەقۆت بێ، هاوسەنگی بپارێزێ، عەدالەت بپارێزێ. سەحابە تەنانەت من ئەمێ بەڕوون و ڕاشکاوی ئەوە بڵم کا حەکیم، تەنانەت هەڵوێستیان لە ئەنجامدانی یعنی شەرعەن هیچ شتێک لە شەرعا شەرم نییە، ئەنجامدانی ماچێکی زیادە بۆ هاوسەرەکەی کردووە. یعنی تەنانەت ئەگەر ویستی بێتیان ماچی خێزانەکان بکەن بیریان کردێتەوە ئایا عەدەدی ئەمیان لەی ئەویان زیاترە لە هەست و سۆس،
لە نەفەقە پێدان لە درهم پێدان لە هەموو ئەوانە زۆر عەدالەتیان پارێز جگە چ جای مەسکەن چ جای ئەم دوو سێ عەشیرەتە چوار عەشیرەتەی پێگەێنە دوو عەشیرەتە سێ عەشیرەتە چۆن هاوسەنگی لە بینی ئەم چەند بنەماڵەیەدا ڕائەگری بۆیە ئەمە بەڕاستی پیاوی خۆی ئەوێ مەردایەتی ئەوێ هاوسەنگی دەوێ عنی من ئەڵم جاری وایە پیاوێک ژنێکی لێ زیادە بەش هەیە ئەو هەیە هەشا ئەوەنە قەوامی بەهێزە و ضرورەتی ژیانی و ئەوە عنی حاڵەتی تریشی وا ئەخوازێکە بۆ نمونە بێجگە لەبارە کۆمەڵاتێکی پێچی هەندی حاڵەتی تری وا بخوازێکە چەند ژنی ئەنجام بدە پێچ ئێستا زۆرێک لە ڕێکخراوەکان گویان لە بەرنامەی ئێمە بێ من وەکو ژنێک کە قساکەم کە چالاکوانێکی ژنانیش بووم و ئەندامی پەرلەمانم و لە لیژنەی ژنانیشم و لە لیژنەی مافی مرۆڤم پێ دەچێم بێمافی یا بە وجوم لە قەڵەمی بدەن بەڵام من بەو پەڕی چۆنەڵی گەشتبینی و ئەم بابەتاڵێم بابەتی چەند ژنی بۆ هەر ژنێک بە خێزانی پێغەمبەرانی شو عەلەیهی سەڵات وەسەلام هەر کەسێک کتێبی زەوج النەبی بخوێنێتەوە ئەزانێ ئەو بابەتە چۆن ڕۆیشتووە چۆن گوزەراوە ژیانی پێغەمبەر عەلەیهی سەڵام لەگەڵ خێزانەکانیدا چۆن بووە بۆیە بەڕاستی پێدەچێ ئەوان بە جۆرێک واوێنای بکەن کامە ئایا لە خۆمە ئەگەر ئەمە ڕوبەڕی خۆم بێتەوە تا قبولی ئەەکەم یا قبولی ئەەکەم من ئەڵێم بابەتی تعەدود فیترەتە خێزانی پێغەمبەرانیش ئەم بابەتیان پێخۆش نەبوو عەلەیهی سەڵات وەسەلام منێک کە ئافرەتم باشە پڕم لە هەست و سۆز و عاتیفە فیترەتم وایە پێچە پێم ناڕەحەت بێ پێم قورس بێ پێم قبول نەکرێ بەڵام دژی ناوەستم خۆمی پێ بچووک ناکەمەوە سەنگەر ناگرم دژایەتی نەسی خوا ناکەم بلم بەرامبەر ئەو ئاەتی خوایە لە موبارێکترە وەکوتم فیترەتیشە هەموو کەسێک ئەو حاڵەتی پێ ناخۆشە بەڵام مادەم فەرمانەکە فەرمانێکی خوایە بەو شێوە قەیدێک کە خوای گەورە دایناوە دەبێت جێبەجێ بکرێت دێمەوڵات کاک دکتۆر ئەگەر شتێکت مابێت لەسەر ئەو بابەتی لێکەوتەی ئەوەی کە سوودەکەی چی ئێستا و برێرەی دادگای فیدراڵی کە مادەیەکی هەڵۆشانەوە دوایی بینە سەر جێندەر ئێستا زۆر باسی دەکرێەوە دامی نێودوڵەتی ڕێکخراوەکان سەفارەتەکان هەیە کڕۆکی زەندەریشمان بۆ شی بکەیتەوە چییە؟ وەڵام من ئیزافەیەکم هەیە لەسەر بابەتی مەسەلەی تعەدودی زەوجات یا چەندێتی خێزان یعنی زۆر جار ینی تەفسیرەکان بە غەڵەت دەکرێ ئایا ئەم بابەتە واجبە سونەتە زانایان ئەفەرمونون خێزانی یەکەم لەگەڵ خێزانی دووهەم و سێهەم و چوارەمە زۆر جار ئەحکامی حکمی تەکلیفی لەسەر واجبە بێ هەندێک جار لە بۆ هەندێک نەفەر بەپێی شەخسەکان ئەگۆڕێ ژنهێنان بۆ کەسێک واجبە ئەگەر بترسێ بکەوێتە کاری فاحیشە و تاوان و گوناهەوە واجبە خێزان بێنێ واجبە ئەوە سنت نییە بڵێ وەڵا ژنهێنان سنەتە نا بۆ کەسە واجبە بۆ ئەوەی کە نەکەوێتە تاوان و گوناهەوە بێ ژن بێنێ ئەو کەسەشی کە ژنی دووهەم هێنێ بە هەمان شێوە ئەگەر هات و بە ژنی یەکەم ئیکتیفای نەکرد و باش نەبوو بۆی و ئەترسا بکەوێتە ناو تاوان و گوناهەوە واجبە ژنی دووهەم بێنێ واجبە ژنی دووهەم بێنێ ئەگەر هات و بە دوانیش ینی ئیرادی وەها بوو قووەتی وەها بوو یاوە خۆت تاجیر و بازرگان و تێکەڵی لەگەڵ ئەم لاولا و سەفەری زۆر بوو سەیرەکە خۆی پێڕاناگیرێ واجبە ژنی سێهەم یا واجبە ژنی چوارەم بۆ هەندێک نەفەر هەیە ئەسڵەن ژنهێنان هەر حرامە بۆ کەسێک ئەگەر نەزانێ بژن بەخێوکە حرامە ژنێک بێ دوان بێ سیان بێ چوار بێ هەر حرامە ژن بێنێ نایڵ نابێ بڵێ بێڵی ئەو کەسە ژن بێنێ یا ژنێک بێنێ بۆ ئەوەی زوڵمی لێ بکە بۆ ئەوەی بیچەوسێنێتەوە بۆ ئەوەی ئیهانەی بکە ئەسڵن ئەو نەفەرە حرامە ژن بێنێ ئیتر ئایا ژنی یەکەم بێ یا ژنی دووهەم بێ یا کەسێک بڕوا بە عەمدەن بڵێ ئیلا ئەمەوێ ژنی فڵانە بنە ماڵە بێنم بۆ ئەوەی کە ئیهانەیان کەم بۆ ئەوەی کە ئەمە حرامە ئەم ژنهێنان ئەم پرۆسەی زەواجە حرامە هەندێک جار هەیە پرۆسەی زەواج سونەتە سنة پیغمبران تعددیان کردووە و حەزری پیغمبری خوا تعددی کردووە ئاەتەکە ئەفەرمێ فەنکحوا ما طاب لكم من النساء مثنى وثلاث ورباع سەیرەکەی لە نمونە مجتەمعێکای تۆ پێویستە بە خێزانە و کۆمەڵی ئافرەتیش هەن بێوەژن و قەیرە و بابەتانن ئەیان هێنی سنەتە ینی سنەتە بیان هێنی یعنی ڕێژەی ئافرەت چونکە مەسلەی تعدد تەنها تعدد دەرمانە بۆ کەمکردنەوەی ڕێژەی قەیرەیی و ئەو هەموو تڵاق و جیابوونەوەی کە ڕووی داوە بۆ ئەوەی جارێکتر پرۆسەی زەواج ڕوو بداتەوە بۆ ئەو ئافرەتانی کە ماڵیان لێ شێواوە بەڕاستی یا کەسێک ینی خێزانەکەی ئەمرێ سنەتە ژن بێنێتەوە بەڕاستی پێویستی پێ بێ هەندێک جار هەیە ژنهێنان هەر مەکروهە هەندێک بە عموم مباحە کەواتە پرۆسەی زەواج ئەحکامی حکمی تەکلیفی لەسەر واجبە بێ ژنی یەکەم بێ یا ژنی دووەم بێ یا ژنی سێهەم بێ پاشان ئەوانەی کە هەڵساون تعددیان حرام کردووە یا ساغیان کردووە بە قانون
کۆتوبەندی خسۆتە ناوی و ئەیانەوێ هجووم کەنە سەر ئیسلام و ئاەتەکانی قورئان ناشرین کەن و داوای تعدیلەکەن یعنی لەو لاوە سەیرەکەی بانگەشە بۆ نێربازی و بۆ لیواتە و بۆ مێبازی و بۆ هاوڕەگەزبازی و بۆ هیندەری و جێندەری و ئەو بابەتانە ئەکرد بەڕاستی لەم لە حەڵاڵێک لە ئێمە لە مجتەمەعی مسلمان ئەشارنەوە حەڵاڵێک ناشرینەکەن لەولا مەدحی حرامێکەکەن وەصف و سەنای حرامێکەکەن شعر بە باڵای حرامێکە ئەڵێن حەڵاڵیان لە ئێمە ناشرین کردووە ڕەگەزبازی و هاوڕەگەزبازی و نێربازیان جوان کردو و بانگەشەی بۆکەن 1 ملیۆن دۆلاریان وەرگرتووە لە غەربەوە لە پێناوی کوژانەوەی تعدد و لە پێناوی هەڵگیرساندنی فیتنە و ئاژاوە و تاوانی قەومی لووت و لیواتە و نێربازیە پاشان ئەوانەی کەوا سەیرەکەی بێئەدەبی ئەکەن تعدد یا فرەژنی ئەڵێ فرەژنی جۆرێکە لە لەشفرۆشی لە کاتێکە ئەو ناڕەسەنانە ئەو ناپاکانە ڕۆژێک نەچۆن شوێنە خراپەکانی وەکو گوندی لوبنانی و ئەو بابەتانە مزاهرەیەکی بۆ بکەن کەمپینێکی بۆ بکەن دای بخەنە بڵێن ئەم بەرەڵاخانە و ئەم تیاترۆخانە و ئەم خراپەکاری و ئەم هەموو نادی و ئەمە هەموو نێرگلە خانانەی کەوا ئافرەتیدا ئەسوڕێ و ئیهانە ئەکرێ و جاری وهەیە ئافرەتێکە 100 پیا و 10 پیا و تاقی ئەکاتەوە و ئایا پیاوێک یعنی ئایا ئافرەتێک مێردێکی خۆی هەبێ سەر بە هەوێ مێردکە باشتر نییە لەوەی کەوا ئافرەتێکی ئەوان 10 پیا و یا 20 پیا و لەگەڵ یا ئەجۆڕێ هەڵە سێودا ئەنیشێ و دواییش کۆنگرەی ڕۆژنامەنووسی ئەبەسناڵێن نەخۆشی ئایدز بڵاو بۆتەوە ئەمانە کەمپینێکیان نەکرد بۆ ئەوەی کەوا ئەو هۆکارانە چین بۆ بڵاوبوونەوەی نەخۆشی ئایدز ئایا لیواتەکەی ئەو نێربازیەکەی ئەو شوێنە خراپەکانی ئەو وازی لێ هێناوە هاتووە یەقەی بابەتێکی گردووەکە شریعەتی خوایە دینی خوایە ئایا تۆ باشتر دەزانی لەخوا ئەئەنتم ئەعلەم ئەم الله خوای گەورە و میهرەبان ئەم گردوونە جوانەی خوڵقاندووە و ئینسانەکانی خوڵقاندووە و شریعەتێک وەکو کەتەلۆگ قورئانێک وەکو کەتەلۆگ ناردێتی بۆ ئینسان پێی هەڵچێ و دانیشێ ئەوەنە بێشەرم بێ ئەوەنە بێئەدەب بێ ئەوەنە ناڕەسەن بێ بێت وا بزانێ ئاەتەکانی قورئان دەموچاوە بۆ گەنیەکەی ئەوە بۆتۆکس و فۆلەر چۆن ئەی گۆڕێ و گۆڕانکاری بۆکە و عادەسەی چاوەکانی گۆڕانکاری بۆکە ئەوێ گۆڕانکاری بۆ دەقەکانی شریعەت و ئایەت و ئەمە چ بێئەدەبیەکە ئەمە چ بێئابرووی و بێحەیاییەکە ئەمە چ جەسارەتێکە یعنی چۆن ئەبێ داواکاری گشتی بەڕاستی ئەوە خەمسارد بێ لە کاتێکە مقدساتی میلەت یا شریعەتی ئەو میلەتە حاکمەکان ئایەتیان هەڵواسیوە لە ڕاسەری خۆیان فاحكم بما أنزل الله يا أليس الله بأحكم الحاكمين بلام لكاتك قرآنكوا سكايتي بيكري وإهاني بيكري وزانايان وتراث إسلامي إهاني بيكري وسكايتي بيكري خلقك بينرخ بحياة يعني ئەمانە نازانم باوکیان نییە برایان نییە کە سوکاریان نییە وەکو خۆیان بەرەڵا بوون و کۆمەڵی ڕێکخراو ئەدا لە پشتیان و کڕین و فرۆشتیان پێوە ئەکا و خۆیان حەیایان نەماوە ئابرویان نەماوە ئایا لە بنەماڵەکەشیانە کەسێکی ڕەشید نییە تەنبێ ئەمانە بکا و بڵێ کاکە ئەم زمان درێژی و بێحەیای و بێحورمەتیە چی ئەیکەن بەرامبەر بە ئاین و شریعەت و پیرۆزیەکانی لە ساڵ 98 میلەتێک لەناو ئەم میلەتە باشە من ئێستا وەکو مەلایەک بێم ئاینی یەزیدیەکان سوکایەتی پێ بکەم سبەینی ڕام ناکێشنە مەحکەمە ئاینی زەردەشتەکان سوکایەتی پێ بکەم کە هیچ ینی ئایا ڕام ناکێشێتە مەحکەمە باشە ئەم بێحەیایی و بێئابروویە چییە بەرامبەر بە ئیسلام ینی کۆمەڵێ خەڵکی بێنرخ بێبەها يعني دراوە لە پشتیان بە ناوی دابڕان و بە ناوی کۆنگرەیان بۆ بەسن و ئەی ئەو ئیعلامانە چۆن ینی جەسارەتیان داوە بە خۆیان و حەقیان داوە بە خۆیان لەناو کەناڵەکانی ئەوانەوە خەڵکێکی بێنرخ بێبەها بێنن سوکایەتی لە ساڵ 98 خەڵکی مسلمان بکە بەو بێئەدەبیە بەو سافیریە بەو بێشەرمیە اینجا بە ئێمە بڵێن کۆنەپەرست و ڕێژێت و دواکەوت و بەڵام ئەو گەڕاوەتەوە بۆ تاوانێک لە سەردەمی قەومی لووتا کراوە لە سەبی قەومی لووت ماڵە ئەوە بێ هی سەردەمی حەزەتی ئیبراهیم پێش حەزەتی ئیبراهیمیشە پێش حەزەتی ئیبراهیمە ماڵە ئەوە بێ یعنی وەڵا نێربازی شانازی پێوە بکە باشە لە کاتێکە تعدد بە لەشفرۆشیە داتەقەڵم ڕۆژێکە نەڕۆیشتە کەمپینێک دژی گوندی لوبنانی و ئەو شوێنە خراپانی کەوا لەسەر جادە عامەکان و جادە گشتەکانە هەیە بەرەڵایی و بەدڕەوشتی و بێئەخلاقی تیاکرێ بەبێ سانسۆر ینی بەڕاستی ئەمە ئەبێ هەڵوێستەیەک بکرێ بەڕاستی دەبێ هەموو مامۆسایان هەموو زانایانی ئاینی و هەموو ئیسلام خوازان
و هەموو مسلمانان و هەموو شێخانی تەریقات و هەموو بنەماڵە ڕەسەنەکانی کوردستان لە بنەماڵەی بارزانیەکان و لە بنەماڵەی سورچی و خەیلانی و خۆشناوی بەڕێز لە بنەماڵەی جاف کە هەمویان سەربەرز و بەرز و بەڕێزن کە تعدود لە ناویان هەبووە باب و باپیرانیان دوژن و سێژن و چوارژنیان هەبووە ئەبێ بێنە سەر خەت ئەمانە بەڕاستی سنوورێکیان بۆ دابنێن و شەقشەقان بکەن بەوانەی کەوا مؤتەمەری سەحەفی ئەبەسر بە ناوی جێندەری و بە ناوی هاوڕەگەزبازیەوە ئەچنە قوتابخانەکان ئەچنە شوێنە گشتەکان بە بێئەدەبانە و بێشەرمانە باسی جێندەری و باسی نێربازی ئەکەن لە کاتێکە ئەگە من بڕۆم سیمینارێک لەسەر ژیاننامەی پێغەمبەر و لەسەر مامۆستا عەبدولکەریمی مودەڕیس و لەسەر شێخ محمود و لەسەر قازی محەممەد بەسم لە ناو قوتابخانەکانە دەیان کتابی ڕسمیم دەوێت لە مؤسساتەوە وەریگرم هەتا ڕێپێدانێکم پێ ئەکرێ بەڵام لە کاتێکە ڕێگا کراوەیە بۆ ئەم ڕێکخراوانە بە بێئەدەبانە ئەچنە ناو قوتابخانەکان و بێشەرمانە و بێئەدەبانە ئەیانوێ جیلێک پەروەردەکەن هەمووی نێرباز و هەمووی بێباز و هەمووی بەدڕەوشت پەنا بەخوا هەر جیلێکیان پەروەردەکرد ئیتر تەواو میلەت هەمووی کاو لەبێ و خوای پەروەردگارمان پارێزێ بۆ خاتی عەزەمەتی قورئان. دێمەوە خزمەتت کاکتۆر بەدری خان سەبارەت بە ئێستا بڵێن هەوڵێکی ڕێکخراو هەیە بۆ تێکدانی کۆمەڵگە جگەلەوەی کە بەڵێن دژایەتی چەند ژنێتی بێ اینجا لە سەراستی پەرلەمان پێشتر خۆتان لەوێ بنیاسێتون تیژی خێزانی هەبوو لە سەراستی حکومەت و کۆنتڕۆڵکردنی خولەکانی قورئان خوێندن هەبوو ئەو لە کەناڵەکانی ڕاگەیاندن بەرنامەی جۆر ئێستا بە ناوی جێندەرەوە لە زانکۆکان بڵێن سەنتەری جێندەردا مزراوە دەچن بۆ قوتابخانەکان هەوڵی کامە لایەنە هەیە کاک حەکیم ئێمە بەڕاستی ئەبێ بەو شێوە ڕەشبینەیەک جارەوەنە دانەبەزینە سەر بابەتەکە لەگەڵ دەستخۆشی زۆرم بۆ برێ بەڕێزم کاک دکتۆرە من دەستخۆشیمە ینی بەسم ڕووی دەم لە ئەو نییە بەزمە بەستم خودی خۆمە قەنەعەتی خۆم بۆ بابەتەکە و تێڕوانینم بۆ کۆمەڵگەکەمان بۆ الحەمدلله بۆ ئەو خەڵکە ڕاستەنە ئیسلام پەروەری کە لە هەرێمی کوردستانە الحەمدلله گوزەرێ هێشتا خێزانەکانی ئێمە هێشتا خوێندنگەکانمان هێشتا زانکۆکانمان هێشتا پەیمانگاکانمان و مزگەوتەکانمان سوپاس بۆخوا لێوا و لێوە لە گەنجی خوێنگەرمی ڕاستەن هێشتا الحەمدلله ئەمەل هەیە هێشتا ئومێد هەیە هێشتا من گەشتبینم هێشتا دڵخۆشم بەڵام لەگەڵ ئەوەشدا کۆمەڵێک ڕێکخراو من ناڵم هەموو ڕێکخراوەکان زەڕبی سفر ناکەم ڕێکخراوی ڕەسەن هەیە ڕێکخراوی پەروەردەکار هەیە ڕێکخراو هەیە دیفاع و پارێزگاری لە شکۆی خێزان دەکا لە مەکانەتی ئینسان دەکا دروستکردنی گەنج و پێگەی گەنج و هەموو ئەم لەم بوارانەدا ئێمە ئەوە لایەکێتی بەڵام لایەکی تریش هەیە چەند ڕێکخراوی تری بەڕاستی لە ناو هەرێمی کوردستانە کە بوونیان هەیە و لەگەڵ وڵاتانی ئەوروپا پرۆژەیان هەیە بە چەندین پرۆژەی زەبەلاح سوودمەند بوون و بە پارەی ئەوروپا سوودمەند بوون لێرە دێن بۆ نمونە لە زانکۆکان لە پەیمانگاکان لە قوتابخانەکان و جاری وایە شۆڕە بێتەوە بۆ هەندێک بۆ ناو دام و دەستگاکانیش و بۆ ناو فەردەکانیش کە بە ناوی جێندەر و بە ناوی یەکسانی جێندەری و بە ناوی فێمینیستی و بە ناوی ئیتر هەر جارە و بە وێنایەک بەرگێکی بەبەردا دەکەن بۆ ئەوەی تاکی خێزان گەنج و ئەوان بەرامی جددی ئەوانە کە خێزان لێک بترازێن خێزان هەڵبۆشێنەوە گەنج بەرباد بکەن گەنج سەر لێ بشێوێنن من ئەڵێم بۆیە دەڵم مەفروزە بە گەشتبینیەوە بڕوانی کاتێک بەراوردێکەکەی لەگەڵ وڵاتانی دراوسێ هێشتا سوپاس بۆخوا وڵاتی ئێمە لە ڕووی دینداری و لە ڕووی ئەخلاقجوانی و لە ڕووی ڕەسەنایەتیەوە سوپاس بۆخوا جێگەی دڵخۆشیە بەڵام لە بەرامبەرەکەشیە دەستێک و سەدان چۆنەڵی دەستی ناحەز سەدان بەکرێ گیراو کە بەڕاستی مەرامێتی مەبەستێتی هەدەفێتی کە بە جۆرێک لە جۆرەکان پای خێزان ڕەسەنایەتی خێزان گەورەی خێزان شکۆی خێزان پێکەوەبوونی خێزان بسڕێتەوە مەرامێتی هەر جارە و بەناوی جەندەر بەناوی فێمینیزمی بەناوی یەکسانی جەندەری بەناوی هەر بەناوی پێشکەوتن بەناوی ئابووری سربەخۆ بەناوی بۆ نمونە پێگەیشتن و مافی ڕەها دەستەبەرکردنی ماف هەموو بەناوی ئازادی ڕەها ئەم جۆرە دەستەواژانە وا دەکا کە تاکتە بەڕابکە لە خێزان وا دەکا جاری وای ئافرەتێکمان ناوشیارە پەروەردە نەبووە نازانێ حقوقێکی جوانی جەوهری و گەوهری لە ئیسلامدا بۆ خودی مرۆڤ بۆ خودی ئینسان تایبەت و تایبەتر بۆ خودی ئافرەت هەیە کە بەڕاستی بەهاتنی پێشەوامان فریادڕزی بۆ خودی ئافرەت گەڕایەوە ئەو شکۆمەندیی لە ئیسلامدا بۆ ئافرەت هەیە لە هیچ دینێکی تری
بەڕاستی سەر ئەرزانیە ئەو دینە خوایی کە تۆش کۆی ئافرەت دەپارێزێ مەکانەتی ئافرەت دەپارێزێ ئێوێ پێ بگا ئەوێ تێبگا ئێ فڕاغەکان پڕ بکاتەوە بە خزمەتکە ئەمان دێن بە دیوێکی تر وێنای دەکەن ئیسلام کپت دەکاتەوە ئیسلام تااقت ناهێڵێ ئیسلام نایڵێ پێ بگەی ئیسلام مافت زەوت دەکا ئیسلام لە ژوورەوە چۆنڵی سجنت دەکا ئیسلام دەتکا بە دایک کەمە گەورەترین نازنا و دەستکەوت و شکۆمەندیە ئیسلام واد لێ دەکام بە خێوکەری مناڵبی ئەمە گەورەترین دەستکەوتە کێ خوایاتێ ئەو شەرەفمەندی و نازناوە جوانەی لێ بندرێ ببێ بەدایک بە خێوکار و ئینتاجی بەرەمێنی کۆمەڵێک مناڵ بێ کە خزمەت بە دین و ژینی کۆمەلگا بکە بەڕاستی مەرامی گڵاویان زۆرە بەڵام دەبێ ئێمە ڕێکخراوە ژنانیەکان ئێمە ڕێکخراوە ئیسلامیەکان ئێمە ئەو ڕێکخراوانەی کە ڕۆڵ و پێگەی خۆمان هەبووە ئێمە ئەو ڕێکخراوانەی کە لە سەرەتاینەوە دەکانەوە ئەلحەمدوللا بەلێشا و دنیایەک لە ئافرەتانمان پەروەردە کردو و وشیارن بە مافەکانی خۆیان و بە ئەرکەکانی خۆیان ڕاستە من مافم ئەیە لە بەرامبەریشە ئەبێ بزانم ئەرکم چییە وەکو ژنێک وەکو هاوسەرێک وەکو دایکێک وەکو بە خێوکاری مناڵێک وەکو خاوەن وەزیفەیەک وەکو ئەوی چۆن پارێزگاری لە باگراوندەکەم لە پێگەکەم لە دینەکەم لە پۆشاکەکەم لە هەموو ئەوانە بکەم بەڵام ئەوان ئەیانەوێ بە جۆرێک لە جۆرەکان واوێنای ئیسلام بکەن ئێمە لە سەرەتاینەوە دەکانەوە تا ئێستا ئەلحەمدوللا ڕۆڵێک و پێگەیەک و کاریگەرێکی زۆرمان هەبووە دکتۆر باسی کرد ئێستا بۆ نمونە بۆ جێندەر نازانم فیمینیست ئاسایە بچی ناو قوتابخانە مۆڵەت پێدرێ بەس بۆ بابەتێک لەسەر پێغەمبەر دوردوی خوای لێبێ لەسەر تا زانای کوردی مسلمانی ژانی ڕێگە پێدراونی زانیی لە سەدا لەگەڵ قسەکەی بەڕێز کاک دکتۆرم بۆ ئەبێ بۆ نمونە دژێک هەبێ لەمپەرێک هەبێ بۆ ئەم بابەتانە بەڵام ئەبێ ئێمە کۆڵ نەدەین ئێمە لە ساڵی 2016 ئەگەر هەڵەن 15 بۆ 16 هەستمان کرد لە ناو چاکسازیەکانە بۆ کۆمەڵێک لە سزادراوان ئەیانەوێ خوانی تیحارکەن کۆمەڵێکە ڕەشا کۆمەڵێک گیلحاد و هەندێک لەم بابەتانە ڕوویدا بوو ئێمە هاتین وەک ڕێکخراوی خوشکانی ئیسلامی بەڕێکارە ڕسمی و قانونیەکەی خۆی لەگەڵ لایانی بەرامبەر تەنسیقمان کرد ئۆڤەرێکی 6 مانگی دوای ئەوە 1 ساڵیمان وەرگرت بۆ پەروەردەکردن و وەعیەتی سزادراوان لە چاکسازیەکان ئەمە ئۆڤەرێک بوو خەڵکانێکی زۆر الحەمدوللا هاتنە ناو بازی ئیسلام خەڵکانێکی زۆر ئەو فکرە خراپانەی هەیان بوو ئەو تاوانانەی ئەنجامیان داوە تەوبەیان لەسەرە کرد چۆنەڵی هاتنە قەناعەت کە هیچ مافەکانی خۆیان حقوقی خۆیان ئینسانیەتی خۆیان نفسی خۆیان بپارێزن زۆربیان الحەمدوللا بوونە کەسانێکی نۆرماڵ چاکساز بوون وان لێ هات بە کەڵکیەوە هاتن کە بێنەوە ناو کۆمەلگا و دیسانەوە هاتینەوە بە ڕێکاری یاسایی خۆمان لە فلتەری سلکی پەروەردەوە شۆڕ بووینەوە بۆ ناو قوتابخانەکان کۆمەڵێک سیمیناری زۆر باشی بە قووەتی جەوهەریمان ئەنجامدا لەسەر حقوقی گەنج لەسەر پێگەی گەنج لەسەر مافی گەنج لەسەر ئیمتیازی گەنج هەر ئەمە وامان کرد بە باگراوەندە دینیەکەیەوە بەسمانەوە الحەمدوللا دەستکەوتێکی باش بوو ئەگەر ئێمە خۆمان کۆڵ نەدەین ئەگەر خۆمان بەڕاستی سستی و تەمەڵی نەنوێنین ئەگەر خۆمان تەسلیمی ئەو واقعە نەبین ئەگەر ئێمە لە دژی ئەوان چالاکانەتر بجەنگین بە ڕێکاری یاسایی بتوانین خزمەتی خۆمان بکەین دەستمان بە هەر شوێنێکەوە کۆمەلگا بکە ئەوانیش ئەو کاتە بڕواناکەم بە هیچ جۆرێک ئەو تەسیر و کاریگەریانە بێ و نەشیان بۆ ناشیان بێت سپاس دەکەم دێمۆڵات بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێژ کورت و دواتە دەگەڕێینەوە هەولێر لای دکتۆر مەزهەر لەگەڵمان بمێنەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەفتانە و مانگانان و پڕ لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە بۆ هەمومان یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی بریانیە خواردنێکی بەناوبانگ و بەچێژ جۆری زۆرە و خۆی بەتەنها بێ یا بەتەنهاش نەبێ زۆر خۆشە بریانی خۆشتر ئەبێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ برنجی مەحموود یاریەکە دەستی پێ یاریە جا فرسە دەبینینی یاریەکی زۆر خۆشە بەتامینینی
سینینی ماشەڵڵاڵێ ڕەشەبە تیپی ئەولا تیپی ئەولایە و ئەم لا جپسینی ماڵەکەمی سەیریکەن هێرش بەرەکەینی شۆکیان کرد بە خۆراکی تیپی ئەولا ئەزانی ئەبێ وەک من تامی کەی اینجا ئەزانی ئەفبەرە وەک میسی لێ ئەزانی هەستیانێکە خۆش بوو هەر بژی جپسینی خۆشحاڵین ببردنەوەی جیبینی جپسینینی کامێکی لێت نەکراو تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سەڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاک دکتۆر مەزهەر بێمۆلای بەڕێزت سەبارەت بە چەمکی جێندەر بڕان ئێستا کە لە زانکۆکانە سەنتەری جێندەری هەیە لە ناو کۆمەڵگە بڵێن کۆڕ و سیمیناری لەسەر دەبەسترێت بەڕێز چۆن تێگەشیوان بۆ نمونەندێکیان بە یەکسانی ڕەگەزی بڵێن پێناسەریکەنە چەندم پێش بەرنامەکە بڵێن راپۆرتێکی جەزیرە هەبوو لەبارەی کتێبێکی نەتەوە یەکگرتوەکان لەبارەی خێزان و تەحەدیاتی داهاتوو لەوێدا باز کە نەتەوە یەکگرتوەکان دەری کردووە باز لە مەسەلەی جێندەر دەکات کە باز لە 12 فۆرم لە خێزان دەکات لە ناویشدا هاوڕەگەز بازی بەڕێز چۆنی دەخوێنیتەوە چەمکەکە ئێستا دەیانەوێت بڵاوی کەنەوە چی بڵین لێ دەخوێنیتەوە مەترسیەکەی چییە؟ ئوستاز گیان طبیعی هەر ئەسلی کەلیمەکە دەستەواژەکە دروست کراوە ئیختیراق کراوە بۆ بەرپەشدانەوە و ئینقلابکردن بەسەر دەقەکانی قورئان و بەسەر ئەو سروشتە جوانی کە خوای پەروەردگار ئینسانەکانی لەسەر بنیات ناوە لەسەر دروست کردووە. خوای پەروەردگار لە هەموو ئاەتەکانە باسی نێر و مێ ئەکا بۆ نمونە ئەفەرمێ یا ئەیها الناس ئینا خەلەقناکم من ذەکەر وأنثى یا ئەفەرمێ ئینی وەضعتها أنثى وليس الذكر كالأنثى ئەوان هەدەفیانە ئەیانەوێ بۆ ئەوەی کە بە ئافرەت انقلاب و شۆڕش و جەنگ بجەنگن لەگەڵ قورئان و لەگەڵ ئیسلامە بە وێنای ئەوان ئەم ئیسلامە ئیسلامێکی نێرانەیە لەساس زۆربەی ئاەتەکانی وەکو بڵێ باسی نێرەکا و یعنی ئافرەتی کردووە بە کۆیلە و ئەو بابەتانە ئەوانی شۆڕشەکەیان لە ڕێگای ئافرەتەوە انقلاب بەسەر قورئانە جارێ دێن لەسەر ئەسڵی ئینسان ئیشەکەن بە واتای باسی نێرومێ نەکرێ باسی جێندەر بکرێ یعنی بەو واتایە ئینسان کە لەدایک بوو تۆ باسی نێر و مێ مەکە بە جێندەر یعنی بە یاسای جێندەر بە قانونی جێندەر هەموو کەسێک ڕێگای خۆی ببێنێتەوە ئەگەر حەزی لە ئافرەتە و ئافرەتایەتێ با پیاویش بێ ئەتوانێت خۆی بخاتە ناو یعنی جەستەی ئافرەتەوە و هەروەها ئەگەر پیاوە خۆی ئەتوانێت بخاتە ناو جەستەی ئافرەتەوە و ئەگەر ئافرەتە و پیاوە ئافرەت نازانم وڵای وایە لێ تێکداوین ینی ئیشەکە وایە لێ تێکداوە نازای ئینسان چۆن تەفسیری بکا بەڕاستی جێندەر بەو معنە ئەگەر هەر خودی ئینسانەکە خۆی ئیختیاری نابێ خوای پەروەردگار ئیختیاری ئەوەی بۆ بکا کە ئایا نێرەیان مێ ئەبێ خۆی ئیختیاری خۆی بکا خۆی ڕێگای ئەوە بگرێتە بەر ئایا پیاوێکە ئەبێت بە ئافرەت یا ئافرەتەکە ئەبێتە پیاوە ها خوای پەروەردگار ئەفەرمێ للرجال نصيب ئەفەرمێ آياتك سبحان الله أفرمي للرجال نصيب مما اكتسبوا وللنساء نصيب مما اكتسبن باشا أفرمي أخوي بروجار إنسان كان وها خلقان دوا يعني لا تتمنوا ما فضل الله به بعضكم على بعض تمناي أو ما كان أجر خوا هندك اشتداء بآفرتان بياو تمناي اشتكاني آفرتان بكاو یا هەندێک شت دراوە بە ئافرەت پیاو تەمەنای شتەکانی ئافرەت بکە و ئافرەت تەمەنای شتەکانی پیاو بکە لا تتمنوا ما فضل الله به بعضكم على بعض للرجال نصيب مما اكتسبوا وللنساء نصيب مما اكتسبن ئافرەت ئەو بەشەی کە خوا داوێتی پێی حیسە و بەشی خۆیەتی باپی ڕازی بێ منافەسەی پیاو نەکا بێ بەشەکانی پیاو باو تەمەنای ئەو خەسڵەت و سیفەتانە بکە کە لە پیاوە هەیە و ئافرەت بە ئافرەتایەتی وە جوانە و پیاویش بە هەمان شێوە خوا وای خوڵقاندووە ئەو شتانەی کەوا هەیە بە پیاوەوە و خوا داوێتی پێی با پێی ڕازی بێ و تەمەنای
گۆڕینەوەی بابەتەکانی خۆی لەگەڵ ئافرەتانەکە یعنی ئەیانەوێ ئینقلاب بکەن بەسەر فیترەدا جێندەر بەو معنا کە ئینسان خۆی ڕێگای نێرومی ئەگرێتە بەر و نابێ مجتەمع بووی دیاریکا و نابێ واقع تەسلیمی واقع ببێ و نابێ خوای پەروەردگار یعنی کەواتە باسی نێرومیە مەکە ئێتر ئەیانەوێ مجتەمع وەها تێک بدەن کەس نەزانێت کێ پیاوە کێ ئافرەتە باشە کێ پیاوە کێ ئافرەتە ئەمە ئینقلابە بەسەر فیترەتە ئەمە شتێکی زۆ مستەحیلە ئەمە اینجا وەهایە بەو مانا کە پیا و سکس و جنسی خۆی یا ئافرەت سکس و جنسی خۆی مڵکی خۆیەتی چۆنی بەکارهێنێ لەگەڵ پیاوە بەکارهێنێ پیا و لەگەڵ پیا کوڕە وەڵی پێم عیبە هەر عیبە ئینسان تەفسیرێن بابەتانە بکە بەڕاستی هەر عیبە ئینسان بێ یعنی ئەم هەموو ئاەت و حەدیث و معریفەتە جوانانە هەبێ ئینسان پشتگوێ بخا بێ گیرۆدەی مستەلەحێکی قۆڕی قێزەونی نێربازی لیواتی ئەمانە ببێ و بێ لەسەر شاشەیەکە بێ تعریفی بکە و تەفسیری بکە و لێکدانەوەی بکە ڕووی خۆیان و مستەلەحی ڕەش بێ بۆ خاتی عەزەمەتی قورئان ماڵی قەڵب سەر بە ساحیبیان ئەگەر ئەمە هێشتا لە ئەوروپا لە وڵاتەکانی خۆیان پیانە عیبە نازم ئەمانەی ئێمە چۆن ملیۆنێ دۆلاریان وەرگرتەوە ئەیانەوێ بیسەپێنن بەسەر عالەمە باشە اینجا ئەمانە کە ئەیانەوێ بیسەپێنن بەسەر عالەمە با لە براکانی خۆیانەوە دەست پێ بکەن برا هەر ئەو عائیلەی کەوان 1 ملیۆن دۆلاری دەرەوە با براکانی خۆی بانکا بڵێ کاکە بچن ناو بازاڕە قۆڕەوە بزانە خۆیان پێ ڕازین بزانە خۆیان پێ ڕازین ئەم یاسا قۆڕە ئەم بابەتە قۆڕە اینجا بابەتێکی تیژ باشی کارێکی بۆ بکەم خەڵکێکی زۆر کە مامۆسایانی ئاینی یا مامۆسا مەزەرە بینن باسی تەعەدود دەکەن وا ئەزانن مامۆسا مەزەر هانی خەڵکەدا هەرچی خەڵکێ بیکاتە دوژنە و سێژنە و بابەتانە بابە مەسەلەی دوژنە و سێژنە و چوارژنە دەرمان چۆن دکتۆر وەسفی دەرمانێکە کا بووە نەخۆشێک ئەڵێ کاکی نەخۆش ئەمە دەرمانەکەی توێ چارەسەری ئەم نەخۆشانی تو ئەکا زۆر باشە زۆر چاکە کە مەتحیەکە ناکرێتەوە بڵێ ئەگەر ئەوەنە چاکە و باشە جەنابی دکتۆر بۆ نایخۆی آخر دکتۆر نەخۆش نییە پێویستی پێی نییە ئەمە چارەسەرە بۆ ئەم نەخۆشیە بۆ ئەم نەخۆشە تەعەدود وەکو شیفا وەکو دەرمان هەیە لە قورئانە ناکرێت خەڵک ڕقەی لێ بگرێ هەیە بن و تۆ بەکاری ناهێنین یا پێویستمان پێی نییە دەیان خەڵکی تر بەکاری هێنێ بە تایبەت ئەوانەی کە ئەچنە گوندی لوبنانی ئەگەر تەعەدود هەبایە و بان کردایە بوو تایە وەرە تەعەدود بکە و ئەو شوێنە لێ قەپات کردایە ئایا ئەو شوێنە ئاوای لێ هاتو نەخۆشی ئایدز بڵاو بێتەوە جا بۆیە ئێمە کە وەسفی ئاەتەکانی قورئان و یاساکانی قورئانەکەین ئەڵێن وایە و بەو شێوازەیە کە لەوانە ئاەتی تەعەدودی زەوجات وەکو وەسفی هەنگوین بکەین وایە هەنگوین جاری وایە خۆ من لەوانەیە لە ژیانیشمە پەرداخی هەنگوینم نەخوارد بێ بەڵام ناکرێت زەمی هەنگوین بکەم ئەبێ مەدحی هەنگوین بکەم بەڵێم هەنگوین شیفایە زۆر چاکە زۆر باشە بۆ ئەو کەسێک کە حەزی لێتی بیخوا شیفایە و هیچ عیبێکی تێدا نییە ناکرێتەوە بم بڵێ ماوەستا تۆ بۆ هەنگوین ناخۆی وەڵام من تەبیعەتەکەم حەزم لە شیرینی نییە بەڵام ئێستا کە خەڵک زەمی تەعەدودەکە مەدحی نێربازیەکە مشکلەکە ئالێرەیە کاکە ئێوە ئاگاتە لەوە نییە یعنی ئێستا ئەڵێن لەوانەیە خەڵکێک بڵێ ئەمە چ مشکلەیەکە ئەمان هەیە کاکە حسابی ماڵ و منداڵەکانێ بکە لە ئایندەدا ئەم یاسایانە و ئەم بەرەڵایانە ئەگەر بەو شێوازە ئیش بکەن یعنی مناڵەکانت نەوەکانت فت ئەم جیلە تا حەدێک جیلێکی متەحەفیز و خواناس و دیندارە و ئەزانێ چاکە و خراپەی خۆی چییە بەڵام خەڵکێک ئەسام پەروەردە بووە ئێستا لە کۆمنتەکانی خەڵکە ئەیبینی چەنێ یعنی ڕەشبین و چەنێ نەخوێندەوار و بێمەعریفەتە بەڕاستی یعنی خەڵکێک هەیە ئاڵوودە ئەبێ بەشتی سەیر و سەمەرەوە یەکێ لەو بابەتانە کە بڵاو کراوەتەوە مەسەلەی تلیاک و حەشیشە لە وڵاتە لەم ڕۆژانە لەگەڵ پیاوێکە لەو پیاوانە کە یعنی مکافحەی مخەدیرات ئەیوت مەوەسا ناچارە بین بەوەی ئیستیعانە بە ئێوە بکەین لە ڕووی دین و ئاینەوە بەڕاستی ئەم بابەتانە خەڵک وازی لێبێنێ چونکەم ئەوانەی سەر سنووریەکان و حدودەکان مەگەر خوای پەروەردگار ڕەحم پێ بکات چونکەم جیهەتێک هەیە تەمویلی ئەم بابەتانە ئەکا و دعمی ئەم پرۆژانە ئەکا و ئەم هەنگاوانە ئەکا بۆ ئەوەی میلەتی کورد هەمووی بتوێتەوە و هەمووی توایەوە و عێراق بووەتە شوێنێک بۆ ئیستیرادکردن و تەصدیرکردنی تلیاک و حەشیشە و ئەو بابەتانە پەنا بەخوا جیهاتی ئەمنی معاناتیان هەیە یعنی خەڵکی معاناتی هەیە بەڕاستی یعنی مەسەلەی جێندەر و ئەو بابەتانەش یەکێکە لەو بابەتانەی کەوا غەرب ینی با کاکە بۆ مەسەلەی ئیلحاد 500 ملیۆن دۆلار سرف کراوە لە پێناوی بڵاوکردنەوەی ئیلحادا 1 ملیۆن دۆلار سرف کراوە بەس لە 3 محافەزە کاکە لە کوردستانە کاکە بۆچی بۆ جەندەری بۆ نێربازی بۆیە خەڵکێک هاتووە مەدحی ژەهرەکە مەدحی ژەهرەکە ژەهر مەدحی سەرەتانەکە مەدحی نەخۆشیەکە کە تۆ ئەگەر نەیتە سەرخەت هەمومان نەیەنە سەرخەت نەڵێن خەڵکی نەکا کە ئەمە ژەهرە خەتەرە
غەڵەتە کە ئێمە باسی تەعەدود دەکەین و پشتیوانی لە ئاەتەکانی قورئانەکەین خوا باشتری لێ ئەزانێ ئێمە ئەبێ بە بڕیاری خوا و بە شریعەتی خوا ڕازی بین نابێ بێدەنگ بین لە ئاست خەڵکێکی یعنی بێنرخ بێبەها بێن پرۆژەی سەقەتی خۆیان زاڵکەن بەسەر میلەتێکی قوربەسەری داماوە. دێمەوە خزمەتت دکتۆر بۆ ئەوەی کە چیژ بکرێت بەدریخان سەبارەت بە چارەسەر ینی بۆ چارەسەرانە چێ بۆ نمونە پەروەردەی ئیسلامی لاواز کراوە لە بەشێک لە کەناڵەکان خراونتە خزمەتیەوەی کە خێزان تێک بدرێت لە دەرەوە بۆم کوسڵخانەکان ڕێکخراوەکان دامی کۆمەڵی پرۆژە دەکەن چارەسەرەکە چییە بۆ ڕوبەڕووبوونەوە؟ پێشەوەی وەڵامی ئەو پرسیارت بەمەوە کە حەکیم سەبارەت بە بابەتی جێندەری و یەکسانی ڕێگەزی بەداخەوە ئێستا پیاوەکانی شەر و کوژنەکانیان لێ هاتووە. ئێمە زۆر کەیسمان لە ئێستا پیاوان پەمان پۆشاکی ژنە پۆشن برۆیان تاتۆیە میکیاجەکەن جیسمیانە گۆڕن بە جۆرێک لە جۆرەکان ئەوە لە کوردستانە لە کوردستانە ئەمە بە کەیز ئەمانە مالە ئەمە خۆی جێگەی مەترسیە ئەمانی ڕێک وەکو حاڵەتێکی قەومی لوت کاتێککە خوا غەزەبی نارد تەنها بۆ پیاوانی نەنارد کە هاوڕەگەز باز بوون پیاوان بەیەکەوە ژنانیش بەیەکەوە هەمان حاڵەت ئێستاش هەمان حاڵەت سەناوی سەردەمیشانێنە هاوڕەگەز خواست بەتەکید هاوڕەجا ئەوە مەترسێکی گەورەیە لە وڵاتانی دنیا لە تەنانەت لە کەنیزەکانە جاران لە وڵاتانی دنیا بە حاڵەتی دەرونی لە قەڵامەدرا ئێستا یاسای بۆ دەرچووە بە شێوەیەکی نۆرمەڵ سەیری دەکرێت تەنانە لە کەنیزەکانە عەقدی زەواجیان بۆ کرێ وە پلە باڵاکان پیاون و وەزیرن و پەرلەمانتارن شووەکەن ئەمە خۆی جێگەی مەترسیە سەبارەت بە چارەسەرکردن و کەمکردنەوەی ئەم بابەتە و ڕێگری لە ئەم بابەتە ئەرکی هەموو تاکێکی مسلمانە وشیار بێ و وشیاری بڵاو بکاتەوە بەرامبەر بە ئەو مەترسیانی ئەم بەڕاستی بەکتریا و ڤایرۆسەی کە ڕووی لە هەرێممان کردووە هەوڵ ئەبێ هەوڵی جدی بدرێ تاکی خێزان زانایانی ئاینی دایک دەبێت ڕۆڵێکی کارا ببینێ بەرامبەر بە پارێزگاری لە خێزان و تاکی خێزان باوک دەبێ بەڕاستی ڕەبێکی زۆر بە قوت بێ بەرامبەر بە کوڕەکانی و باگەنجەکان کە بەڕاستی نەبنە خۆراکی دەمی ئەو گورگە برسیانەی کە هەمیشە لە کەمیندان بۆ کوڕ و کچ و مناڵەکانمان و بە هەمان شێوە پەروەردە وەڵڵاهی مەفروزە منهەجی پەروەردەی هەبێ سەبارەت بە ئەم مەترسیانە بەرەنگاربوونی ئەم مەترسیانە ئێمە کاتێک کە یاسای پەروەردە دەرکرا یعنی زۆر مەراممان بوو زۆر مەراممان بوو یەک منهەجی تایبەت لە تەنانەت بەتەکی و تەنانەت ئەوەی پێشوش کە دژی وەستاینەوە ئێمە مەراممان بوو کە مەفروزە منهەج هەبێ سەبارەت بە ئەو مەترسیانی کە لە هەرێمی کوردستانە سەبارەت بۆ نمونە بۆ هەموو موادی هۆشبەری ئەو هەموو گەنجەی کە بەرباد بوون سەبارەت بەو هەموو بەڕاستی گەنجەی کە ئێستا خەریکی نەرگەلی کێشان و حەشیش کێشان و یانەکان و هەموو ئەمانن مەفروزە وشیاریەکە بێ بە منهەجی پەروەردەیی ئێمە گەنجەکانمان بەرباد بوون ئاسی زانستی دابەزیوە بەڕاستی ئەو گەنجانەی کە جاران لە هەرێمی کوردستانە لە قیمەی قووەت و هێز و بەڕاستی وشیاری و زیرەکی و خوێندن و ئامانجی پیرۆزیانە بوو ئێستا هەمووی بەرتەسک بۆتەوە لە ئەم بابەتە پۆخڵەواتانی کە ئەوان هەرجارە بە وێنایەک و بە بەرگێک ناوزەندیەکەن بۆیە مەفروزە ئەرکی حکومەتە بەڕاستی حکومەت پەرلەمانستی بۆ هاوسەرگیری بۆ گەنجەکان نەبوونی پێشینە ئەوە زۆر گرنگە کە لەوە پێش پرۆسی هاوسەرگیری هەبوو پێشینەی عەقدی زەواج هەبوو کە پرۆژەی بچووک هەبوو کە مەفروز بۆ مەفروزە حکومەت کاراسانی بکە کە لە بەرنامەی کاری حکومەتە ئەوە هەبوو کار ئاسانی هەبێ بۆ گەنجان هەلی کار بڕخسێ بۆ گەنجان دامەزراندن هەبێ بۆ گەنجان بەڕاستی ئەو هەموو خریجی زانکۆ پەیمانگایانەوان هەیە کە شتێک نەبێ کە مافی بۆ دەستە بەرنەکرێ ئیلا ڕوئەکاتە شتێکی تر یا سەری خۆڵ لەگرێ بە وڵاتان هاوسەرگیری شەرعی بەزێ سەپەرەدراوە بە بڵێن غەیری شەرعی ئەوانە ئەوەیە مەسەلەکە کاک ئەگەر حکومەت ئەگەر دەسەڵات کار ئاسانی و ئیسیسنایەک بۆ گەنجان بکە ئەگەر پرۆژه هەبێ کە بەرنامە هەیە بێ ئەگەر پلانی هەبێ ئەو بەڕاستی ئەو فیتنەیە ناگاتە چڵەپۆپە بۆیە ئەرکی زانانی ئاینیە مەفروزە بە بەردەوامی خەریکی وشیارکردنەوە بن کە ئەمە مەترسێکی گەورەیە و پەروەردە مەفروزە بەڕاستی بە ئەرکی خۆی هەڵسێ و خێزان و ئەرکی ئیسلامیەکان و هەموو ڕێکخراوە ئیسلامیەکان و ڕێکخراوە ژنانیەکانی کە هەستی بەرپرسیارەتی و هەستی ئینسانیەتی و پاراستنی شکۆی خێزانیان تایە مەفروزە بەرکی خۆیان سوپاس دەکەم کاک دکتۆر مەزەر خولەکێکیش بۆ بەڕێزت دەبێت چی بکەین سوپاس دەکەم
خۆش بێخوا من بە دوو ئاەت کۆتایی بە بابەتەکەم هێنم ئاەتێکیان بۆ عمومی خەڵک ئاەتێکیان بۆ تەواوی داعی و بانخواز و ئیعلامی ئیسلامی و مسلمانان یەکێک لەوانە تەواوی زانایان و مامۆسایانی ئاینی و ئیعلام خی پەروەردگار پێمان فەرمێ كنتم خير أمة أخرجت للناس تأمرون بالمعروف وتنهون عن المنكر وتؤمنون بالله ئێوە باشترین ئومەتن ئومەتێکن خی پەروەردگار دەری هێناون لە ناو میلەتا جای کردوونەتەوە کە ئەمر بە چاکە ئەکەن و نەهی لە خراپە ئەکەن ئەگەر هەڵسان بە ئەمر بە چاکە و نەهی لە خراپە باشترین ئومەتن ئەگەر هەڵ نەساین بە ئەمر بە چاکە و نەهی لە خراپە و بێدەنگ بووین بە تایبەتی لەم بابەتانەی کە ئێستا ڕووی کردوتە وڵات و نیشتیمانمان ئەبینە ئومەتێکی مەلعون بۆ تەواوی خەڵک هەمومان بەشدارە بین لەو لعنەتا و خی پەروەردگار لعنەتمان لێکا پەنا بەخوا فەرمێ لوعن الذين كفروا من بني إسرائيل على لسان داود وعيسى بن مريم ذلك بما عصوا وكانوا يعتدون كانوا لا يتناهون عن منكر فعلوه لبئس ما كانوا يفعلون ئەفەرمێ لعنەت کراوە لە سەردەسی لە زمانی پێغەمبەران لەو کەسانی کەوا لە کافرانی بەنی ئیسرائیلی ئەوانەی کەوا لعنەتیان لێکرا کە لەبەرچی لعنەتیان لێکرا لەبەرەوەی کەوا كانوا لا يتناهون عن منكر فعلوه کاتێک کە تاوانێکە کرا لە پێشچاویان بانگەشەی خراپ و تاوان و گوناها کرا ئەمان نەهیان لە خراپە نەئەکرد و دەستی خەڵکیان نەئەگرت بۆیە واجبە لەسەرمان بە ڕۆڵی خۆمان هەڵسین من رأى منكم منكرا فليغيره بيده فإن لم يستطع فبلسانه فإن لم يستطع فبقلبه توانامان هەیە بەدەست بیگۆڕین بە زوبان بیگۆڕین بەدڵ پێمان ناخۆش بێ هەمومان دەبێ سەرخەت وتاری ئاینی وتاری جومعە تۆخکەینەوە و هەمووی ئیعلام بێنە سەرخەت و سۆشیال بەکار بێنین بۆ ڕوبەڕووبەنەوەی گەندەڵی و ئەو فەسادی و بئەخلاقی کەوا لە ڕێگای هەندێک ڕێکخراوی ناپەسەندی ناڕێک ئەیانەوێ کۆمەڵگا و وڵات و نیشتیمانمان بترشێن بەسەر یەکتریدا دەستخۆشی بۆ جەنابی زۆر بە کورتی شتێکت مابوو نەوەڵا بەس تەنها ئەوەنە من لەسەر کۆی بابەتەکە کە و مەترسێکە بەڕاستی ڕووی لە هەرێممان کردووە ئەوە ئیشی وەزارەتی ئەوقافە جگە وتمتمان وەزارەتی پەروەردە کە ئەویش پیشکی بەڕاستی شێری بەرەکەوێ وەزارەتی ئەوقاف مەفروزە چۆن بۆ نمونە جاری وایە وتاری مۆحەدی هەیە مەفروزە کە ئەم بابەتی هەستی پێکردووە خەڵکی هەرێمی کوردستان دانیشتوانی ئاین پەروەری هەرێمی کوردستان نیگەران لە هەندێک ئەو پیر و بۆچوونە و ئەو بەڕاستی کارە نەشیاوانی کە بڵاوی دەکەنەوە دژ بە ئیسلام مستەنکر لە ئیسلامگرتن مەفروزە وەزارەتی ئەوقاف بیکا بە بڕیارێک وەجەخت بکاتەوە ئیجباری بکە بە هەموو زانانی ئانی بۆ وشیارکردنەوەی کۆمەلگا بەرامبەر بە ئەو مەترسی زۆر سوپاس بۆ بەڕێزان بەدر ئیسماعیل پەرلەمانتاری کوردستان لە سۆدیو هەروەها هاولێرە دکتۆر مەزهەر خۆراسانی زانای ئاینی سوپاس بۆ ئێوە بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ